هەروەها هونەرمەندی گۆرانی بەش نوێنەر گۆرانێکی نوێ بە ناوی شەو بڵاو دەکاتەوە. نوێنەر لەو بەرهەمە بە هاوبەشی هەژیر ڤایپەر کاری کردووە، تێکسەکەی لەلایەن هەردووکیان نووسراوە. خۆشی کاری دەرهێنانی بۆ بەرهەمەکان جامداوە بەشێکی پێکەوە دەبینی. ناتوانم دوور بم لە هیچ کات چاوەڕوانم بمرم کە بیت بە کەفنم کە تو بمنیتە ژێرخە کەس نەکەی کە ژیرە بووە لەلات بمرم و بمنێژن و بڵێن کە ژیرە نەما دەنگی بڕواتە ناوگەم نەما کە بڵێ بووە بە هاوڕێم و لە لامە تا کە دەمرم ناتوانم دوور بم لە هیچ کات چاوەڕوانم بمرم کە بیت بە کەفنم کە لامە تا کە دەمرم دەڵێن لەم ڕۆژانەدا هەشۆکاوی دەڵێن ڕنگ و ڕوت وەکو جاران نەماوی دەڵێن سرت ها لەناو مەیخانە پێیک لە دوای پێیک یا دەواری پارە دەڵێن ڕۆژەکانە دەستا بە ساڵ تێدا